پێنجەمین فیستیڤاڵی چەرموو بۆ ڕۆشنبیری و بازاڕسازی لە پارکی شەهید دلاوەری قەزای چەمچەماڵ دەستی پێکرد کە بڕیارە 5 ڕۆژ فیستیڤاڵەکە درێژە بخایەنێت. فیستیڤاڵەکە لەسەر داوای قایمقامێتی قەزای چەمچەماڵ لە شارەکە ئەنجام درراوە. زیاتر لە 100 پیشەوەر و هەمە جۆرەی کولتور و خواردن و پێشنگای کتێب و دەستڕەنجینی ئەگەر ئێوە سەیریکەن ئەم ساڵ گەشەی باشتری بەخۆبینەوە. هیوادارم بۆ ساڵی داهاتوو ئیدارەی قەزای چەمچەماڵ زیاتر بتوانین پشتیوانیان بین، هاوکار بین بۆ ئەم جۆرە چالاکیانە. سەرپەرشتیارانی پێنجەمین فیستیڤاڵی چەرموو دەڵێن ئامانجمانە هەلیکار بۆ ئەو کەسانە بڕەخسێنین کە بەشداری فیستیڤاڵەکەن، لەگەڵ ئەوەش پاڵپشتیان بکەین بۆ بەرەو پێشبردننی بەهرە و توانەکانیان. ئەم فیستیڤاڵە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام بێت کە ئامانجمان لەم فیستیڤاڵە ئەوەیە کە دەرفەتێکی کار و هەلی کار بۆ زیاتر لە سەدان گەنج لەم شارە بڕەخسێنین. خۆشبەختانە کە زیاتر لە 100 بۆ 120 پیشەوەر و خاوەنکار و براندی ناوخۆی جیهانی لەم فیستیڤاڵدا ئەم ساڵ بەشدارن. خواردنی جۆراوجۆری خۆماڵی، دوورینی جلوبەرگی کوردەواری لەگەڵ پێشانگای کتێب کە لە ناوچە جیاجیەکانەوە بەشداری فیستیڤاڵەکان بەرهەمەکانیان بۆ ئەو کەسانە خستووەتە ڕوو کە سەردانی فیستیڤاڵەکە دەکەن. وەڵای ئێمە لە هەڵەبجەوە هاتوین، بەشداریمان کردووە لەم فیستیڤاڵە بە بەرهەمی خۆماڵی خۆمان، بەشێکی کوردەواری ناو هەڵەبجەی خۆمانە، بەشەکەی تریشی لە لادیەکان و لە شارباژێڕ و لە سیتەک و ئەنەوە هێناومانە. بەشداریمان کردووە بە بەرهەمی کوردەواری، هەم جلی کوردی و هەم بەرهەمی کە جلی دەرەوەیە دروستی ئەەکەین بە کوالێتیەکی باش، کوالەتێکی بەرز کە پێشتر لە شوێنەکانی کە بە نرخێکی گران بوو، ئێمە دووبارە دروستێکەکەینەوە بە کوالێتێکی باش و بە نرخێکی گونجاو. ئەم فیستیڤاڵانە زۆر گرنگە بۆ ئێمەی خانمان تاکۆ ئەم بەرهەمە دەستی خۆمان بناسیێنی. من بە کڵاو کۆڵوانە ملوانکە ئیشە دەستیەکان پشتوێن ئیشە دەستیەکان بەشداریم کردو لەم فیستیڤاڵی شاری چەمچەماڵ. زیاتر لە 120 کەس بە کەرەستە و بەرهەمی جۆراوجۆر بەشداری پێنجەمین فیستیڤاڵی چەرموون لە قەزای چەمچەماڵ. ئەم جۆرە فیستیڤاڵانە لە چەمچەماڵ ساڵانە بەڕێوە دەچن، بەڵام ئەم ساڵ گەرم و گوڕی زۆری پێوە دەبینرێت. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، چەمچەماڵ.